البته بینران مایلز کاکینزی او تویجر بلندل پیمانگها هیل نو ل نیویورک گلمه بریس مایلز دماتا باش به ایدی دبا برای گشتی امریکا و بو اوین چاودر راوشید کن بریارا بایدن بریارا که متوقع به لگلوت ناوا امریکا دا و آست هفرکید ناوا کماری دموکراتان دا برف کیوه بچید. Oh, what about? Hello, everyone. This سڵاو is لە هەموولایەک big news for ئەمە the هەواڵێکی president's گەورەیە بۆ campaign in the United States. هەڵمەتی And سەرۆکایەتی there لە are ئەمریکا reactions و coming in کاردانەوە هەن لە all نێوەخۆ across لە تەواوی American ئەمریکادا politics. لەلایەن هەموو لایەنە سیاسەکانی ئەمریکا کاردانەوە هەیە. ئێمە بینیمان کە ئێستا سەرۆک بایدن لە کێبڕکێی سەرۆکاتی ئەمریکا شایەوە و جێگرەکەی خۆی کامەلا هاریسی هەڵبژاردووە بۆ ئەوی لەبری ئەو کێبڕکێکە بکات. ئێمە بینیمان لەلایەن سەرۆکی پێشووتری ئەمریکا بیل کلینتن و هەروەها لایەنەکانی دیکە هێلاری کلینتن و چەند کەسایەتیەکی دیکەش کاردانەوەیان هەبوو قسەیان لەسەر ئەمە کردووە. بڕوامایە لەلایەن سەرۆک باراک ئۆباماشەوە قسەمان دەبیت لە ماوەی 24 ساعتی داهاتوودا. كواتا قالوا باكي كونكريتي هو صايا بريس مايلز كو كمالا هاريس فعلا بيشونا بايدن ببا نامزة سروكات امريكا انجليك نافندن تيغوتن دبا كسيدن جيبن. There are several governors and چەندین congressmen لایەنی and دیکە other و کۆنگرێسمان و لایەنە سیاسی who دیکە کەسایەتی have سیاسی indicated دیکە هەن interest in کە خواستی ئەوەیان running for پیشانداوە بۆ ئەوەی بۆ سەرۆکایەتی ئەمریکا خۆیان As of کاندید right بکەن و now, کێبڕکێ بکەن. none of them بەڵام have ئەوەی ئێستا declared هەمانە هیچ یەکێک competition for لەمانە Vice President ئامادەی خۆیان بۆ I think what جێگیری we will سەرۆکایەتی see پیشان in the نەداوە. next ئەوەی من بڕوام وایە is لە that هەفتەی Vice داهاتوودا کە President دەکرێت بیبینین Harris will جێگیری focus سەرۆک on selecting جێگیری سەرۆک a running mate. کەمەلا هاریس ڕەنگە She will یەکێک need to لەن choose a کەسایەتیەکان running mate نیشامدا who کەسێک هەڵبژێرێت کە بتوانێت round out هاوکاری a running بکاتن mate بۆ who will ئەوەی help her هاوبەشی reach لەگەڵ more بکات هاوکاری بکات voters, دەنگێکی and that will زیاتری help her ئەمریکیەکان win the بەدەست election بێنێت و in November. هاوکاری بێت لە مانگی 11 سەرکەوێت لە بله پێشبڕکێ. ترامپ دبيجيت اگر كمالا هاريس ببا هافرقاوي ياب صناهيتر ابوي شكاسني ويبيني جيا بايدن بيتر. كواتا قالوا بارا بتر يا رابرسياجي تاكيد سانهندت كان كو ترامب لبيشا. كواتا ديمقراط دشين ببديل بايدن هافريكي اللي قال ترامب كان سروكاتي اللي يببن 4 سال دجي لكوش كاس بيبن. In America, the elections for president لە are ئەمریکا هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی زۆر لێکەوە نزیکن. ئێمە دەبینین کە پێشبڕکێکان 50 بە 50 بۆ هەموو لایەنێکی سیاسی بۆ کۆماریەکان و دیموکراتیەکانیش. ئەمە ڕوبەڕووبوونەوەیەکی سەخت دەبێت بۆ سەرۆک ترامپ و جێگیری سەرۆک کەمەلا هاریس. ئەوان لە تەواوی ئەو کاتەدا تاوەکو مانگی 11 کەمپین دەکەن بۆی بتوان سەرکەوتوو بن. كواتا لغور اواتي تديتن كامبين هالبجارتان قال لك جرم غورا كواتا دفي سروبندي دا قالوا بو في اوايه بو كيرفي جمهوريه ترامب في اواي بلند بويا حتى تو كنت بيجي بينجي ببينجيه اذا نتيجه هند بويا كو سياسات الديمقراطان شواز اداره كرنا امريكا برجاندين امريكا لدرفه سركتينا بويا وكي ترامب بيجي قالوا American politics is divided. سیاسەتی ئەمریکا دابش کراوە بە شێوەیەکی ڕوون لە نێوان دوو لایەنی سیاسیدا دابش کراوە. کۆمەڵێک دەنگدەری ئەمریکی هەن کە نیگەرانیان هەیە سەبارەت بە ترامپ و هەندێک لە دەنگدەرانی دیکەش نیگەرانیان هەیە سەبارەت بە سەرۆک بايدن. ئێمە ئێستا ڕکابەرێتێکی دیکەمان هەیە ترامپ لە دژی هاریس و ئەو کەسێک کە جێگیری سەرۆک کە ئێستا هاریس ئەو وا دەردەکەوێت کە هاوبەشی هەبێت ئەو کەسێک کە لەگەڵ خۆی هەڵدەبژێردرێت وەک جێگیر گرنگێکی زۆری دەبێت. بڕوام وایە کەسێک هەڵدەبژێردرێت کە هاوکاری دەبێت لە
کارۆلینای باکوور یاخود حاکمی پێنسیلڤانیا بۆی بتوانن هاوکاری بکەن دەنگێکی زیاتر بەدەست بێنێت لەلایەن ئەمریکیەکانەوە خەڵکێکی زیاتری پاڵپشتی بکات بۆیە پێویستە لایەنەکان بتوانن دەنگێکی زیاتر بێن بۆ ببنە سەرۆکی ئەمریکا. کەواتە تو زانیجی دیروکە ئەمریکادا حتا نەها تو جاران سەرۆکی ئەمریکا ژن نەبوویە پێشتر بێگومان هیلاری کەفت بۆ ئەفریقیادا دیگەل ترامپ حتا ئەوجی سەرکەفتی نەبوویە کەواتە گەل و دبی دوێ جارێ مجازفەیەک شوکێک di dîroka Amerîka ro bidet jinek bibe serokka Amerîka mumkîn e? ئەمە ڕێگەی تێدەچێت بۆ ئەوەی جێگیری سەرۆک کەمەلا هاریس سەرکەوتوو بێت ئەو پێویستە دەنگدەران ئاگادار بکاتەوە پێیان بڵێت کە چۆن دەتوانێت ژیانیان باشتر بکات لە 4 ساڵی داهاتوودا ئەگەر جێگیری سەرۆک کەمەلا هاریس تەنیا جەخت لەو شتانە بکاتەوە کە لە ڕابردا ڕوویان داوە ئەگەر تەنیا سەرنجی لەسەر ئەوە بێت کە ئەو ئافرەتێکە خۆی هەڵبژاردووە ئەوە بەو شێوەیە دەرناکەوێت و دەنگدەری زۆر هەنادات بۆ ئەوەی بێن و پاڵپشتی بکەن ئەو پێویستە پلانێکی ڕوونی هەبێت بۆ سەرکردایەتیکردنی ئەمریکا لە 4 ساڵی داهاتوودا کە وەک سەرۆک دەست بەکار دەبێت. کەواتە دەبان 4 ساڵێن ڕابردوویدا فعلا کەماڵە هاریس چاوەکو جێگیرا سەرۆکی ئەمریکا هەندا بەرنیاز بە سەبارەتی ڕەوشادنێ فعلا باوەیەکی باش بەرژەوەندین ئەمریکا بپارێزە هەند کەسێکا بەرچاو بە داکو بکار بەبێ فعلا سەرنجێ پێتر ڕابکێشن. لە سیاسەتی ئەمریکادا سەرۆک بەرپرسیارە جێگیری سەرۆک بە هەمان شێوە ڕۆڵێکی گرنگی هەبێ هەندێک جاری جێگیری سەرۆک سیاسەتی دەبێت و لە سیاسەتدا ڕۆڵێکی گرنگی دەبێت دەکرێت لەسەر بەڵام ئێستا هەموو چاوەکان لەسەر جێگیری سەرۆک هاریسا ئەو پێویستە ئەو شتانە باز بکاتن کە ڕووی داوە لە کاتی ئیدارەی بایدندا لەگەڵ ئەوەشدا پێویستە بەرگری لەو شتە خراپانە بکات کە ڕویان داوە لە نێویشیاندا دەبینین کۆچەیەکی زۆری هەیە لە چەندین سنووری ئەمریکا کاتونیانی ئەمریکا پێویستە وا لە درنگدەرانیشی بکات کە ئاسوودە بن کە ئەو ڕوانینێکی ڕوونی هەیە سیاسەتێکی باشی هەیە بۆ ئەوەی ئابووری ئەمریکا باشتر بکات و ئاسایشی ئەمریکا بێستر بکات. بەڵێکە بکورتی دیوان 4 ساڵاندا شەڕی ئوکرانیا ڕوودا سەردەمی دموکراتاندا شەڕی غەزە ڕوودا کومێکە پرسگirêkên giring li cîhanê hatine rojevê Amerîka nekarî bawekî konkrêtî îdara vam ket van pirsan çareser ket Trump dibêje ez ê van pirsan heviyan çareser kem li dur vê ket û çi digel eke bikurtî. بەڵێ سەرۆک ترامپ زۆر بانگەشەی کردووە و هەمیشە کارە دەکات بەڵام خەڵک لە سەرانسەری جیهاندا بڕیاریاندا و خەریکی بڕیارن و کار لەسەرەوە دەکەن کە جکارێک کراوە بۆیە سەرۆکی ئەمریکا ناتوانێت کۆنتترۆلی جیهان بکات و نابێت سەرۆکی ئەمریکا بڕواری بەوە هەبێت کە دەتوانێت جیهان کۆنتترۆل بکات. ئەگەر سەرۆک هاریس ببێتە سەرۆک ئاوا بەردەوام دەبێت لە زۆرێک لەو سیاسەتانەی کە سەرۆک بایدن پەیڕەوی لێ کردووە بەڵام بژاردەیەکیشی هەیە ئێستا ئەو دەتوانێت بڵێت کە وەک سەرۆک بڕیاری جیاواز دەردەکاتن ڕەنگە بوەستێت لە دابینکردنی چەک بۆ ئیسرائیل لە دژی غەزە ڕەنگە دووبارە بیر بکاتەوە لەو پشتیوانیانەی کە بۆ سەرۆک زێلنسکی ئۆکرانیا دابینی دەکات ئەمەش زۆر گرنگ دەبێت بۆ عێراق و هەرێمی کوردستان کە جێگیری سەرۆک ببێتە سەرۆک و بەردەوام بێت لەو پشتیوانیەی کە ئەمریکا دابینی دەکات بۆ هەرێمی کوردستان و گەلی کوردستان لە عێراق و سووریا. بله نقاشێکی گەرمە لێ دەم هوسایە دەمێت بێ دەپێتر نقاشە بێ پرسێکیان بەڕێز مایلز کاکێنزی توێژەرێ بڵند لە پەیمانگەها هێلێن نو لە نیویۆرک گەلمە بوو گەلی سپاس.